ئەوەی کە لە پشتمەوە دیارە ئەو بانکەیە کە لە شەڕی داعشدا بڕی زیاتر لە 23 میلیارد دیناری تیادا دیار نەما. ئەگەر بەهاتە تاوەکو ئێستا ئەو بڕەپارەیە بمایەتەوە ئەوە بەشێک لە کاولکاری ئەم شارۆچکەی لە ئێستادا پێ چارەسەر دەکرا. دوای تێپەڕینی زیاتر لە ساڵ و نیوێک بەسەر تاڵانکردنی بانکی جەلەولا حکوومەتی عێراق سوورە لەسەر بەدواداچوون بۆ ئەو پرسە و تا ئێستا لێکۆڵینەوەی لەگەڵ بەڕێوەبەر و جێگرەکەی و 4 فەرمانبەری بانکەکەدا کردووە. بانکی جەلەولا مانگی هەشتی ساڵی 2014 ئەو کاتی شەڕ لە نێوان چەکدارانی داعش و پێشمەرگەدا گەرم بوو تاڵان کرا. دوای تاڵانکردنی بیناکەشی تەقێنرایەوە. سەرچاوەڕاستمیەکان دەڵێن ئەو کاتی تاڵان کراوە زیاتر لە 23 میلیارد دیناری تێدا بووە. حکوومەتی عێراق لە ڕێی لیژنێکی تایبەتەوە لێکۆڵینۆ لە بەتاڵانکردنی پارەی بانکەکە دەکات. بە گوێرەی زانیاریەکانی NRT ئەو لیژنەیە وتیان لە بەڕێوەبەر و جێگرەکەی و 4 فەرمانبەری بانکەکەدا کردووە و هێشتا بەردەوامن لەسەر بەدواداچوونەکان. بەڕێوەبەری ناحیەی جەلەولا دەڵێ پێش ئەوەی داعش ڕژ بکاتە سەر شارۆچکەکە بەرپرسانی بانکەکە هۆشداریان داوەتە وەزارەتی دارایی عێراق کە مەترسی هەیە لەسەر ئەو پارەی لە ناو بانکەکەدا هەیە تا بیگوازنەوە بۆ بانکی خانەقین، بەڵام ئەوان ڕەتیان کردوێتەوە. ئێمە ئێستا بەرەوەبەری بانکەکە بەڕاستی کتابێک بۆم هێناوە کە ئێستا ئەو عقوبە درراوە لەبەرەوەی کە ڕۆژی دەی 6 2014 حساباتی تەواو کردووە ئاگداری بەعقوبەی کرێتەوە لە 23 میلیار و 498 ملیۆن. مۆزەفەکان ئەزانن کە ئەو پارەیە داعش دەسی یعنی کەوتە ژێر دەست داعشە لەبەرەوەی ئەوان ڕێیان نەدا ئێمە بینێرنەوە بۆ بەغایان بینێن بۆ بەعقوبە ئەوان ڕێیان نەدا. دوای ساڵێک و 6 مانگ هێشتا دیار نییە کێ ئەو 23 میلیارد دینارەی ناو بانکەکەی جەلەولای بردووە و دواتر بیناکەشی تەقاندوتەوە. ئەمە مەتەڵەکەیە کە دەبێ لیژنە تایبەتەکەی حکوومەتی عێراق بۆ خەڵکی ڕوون بکاتەوە، بەڵام خەڵک و بەرپرسانی جەلەولا بۆ چوونی جیاوازیان هەیە سەبارەت بە ئەم پرسە. والله ما كانت تبقى عندنا مشكلة إذا 23 مليار ولو هذا والله ئەگەر ئەو 23 میلیارد دینارە تا ئێستا بمایە بۆمان خەرج بکرایە ئەوەی کێشەمان نەدەما ڕەنگە جەلەولا بگەڕایەتەوە بۆ جاران و باشتریش بواە. لە ڕاستیدا من نازانم ئەو بڕەپارە چۆن برا چونکە پەیوەندی بە بانکەوە هەیە. تفهمني؟ اي امانات ايداعات. بەڵێ ئەمە تا ئەو ماوەیە لە جەلەولای بوون پێشەوە داعش بێتنەوە. خۆزانانی ئەمە پارێک لە ناو غورفەیەکە ژوورێکە پێ ئەڵێن حەسینە کلیلی خۆی هەیە، دوو کلیلە، کلیلێکی لای مدیر مەسرفەکەیە بەرێوبەرەکە، کلیلیش لای مەعاونەکەی. بەڵام یەکی لە کلیلەکان ئەو مەعاونەکەی لەوێنەوە لە جەلەولا نەوە لە شوێنی تر بوو، مۆبایلەکەی شەر بەردەوام قفل بوو، زۆر هەڵمان جەلەولا کەفتە ژێر دەست داعش و دوای سەر خەبری ئەومان گەیشت کە ئینەگەیان تەقانێتەوە. هەرچەندە لە شەڕێکی گەورە و درێژخایانی نێوان پێشمەرگە و داعش لەو دەڤەرە هیچ گرنتێکی پاراستن و مانەوەی پارەی ناو بانکەکە نەبووە، بەڵام کەسانێکی زۆر هەن دەڵێن ئەگەر ئەو پارەی لە شوێنێکی پارێزراودا هەڵگیرایە ئێستا بۆ ئاوادانکردنەوەی شارۆچکە وێرانبووەکە زۆر باش دەبوو. بەڵام ئێستا هەمووان چاوەڕێی ئەوە دەکەن لیژنەکەی حکوومەتی عێراق سەرەداوێک لەسەر دیارنەمانی پارەی ناو بانکەکەی دەست بکەوێ. دیار جەمال NRT شارۆچکەی جەلەولا.